هەڵویستی کورد لە هەموو هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری ئێراندا بە پێچەوانی نەتەوەکانی دیکە و ناوچەکانی دیکەی ئێران بەلای چاودێران و توێژەرانی ئێرانی بەردەوام سەرنجڕاکێش بووە. سەرنجڕاکێشیەکەشی لە چەند ڕووەوە بووە، یان لەسەر ئاستی ئێراندا کەمترین ڕێژەی بەشداریکردنی خەڵک لە هەڵبژاردندا لە کوردستان بووە، یان ئەوەی لە ناوچە کوردەکاندا پێچەوانی ناوچەکانی دیکە هیچ ڕکابەریەک لە نێوان کاندیدەکاندا نەبووە. بەو پێی زۆرینەی ڕەهای دەنگی هاوڵاتیانی کورد بۆ یەکێک لە کاندیدەکان چووە. یەکەمین هەڵبژاردننی سەرۆک کۆماری لە ئێران لە کانونی یەکەمی ساڵی 1970دا بەڕێوەچوو. لەو هەڵبژاردنەدا مەسعود ڕەجەوی سەرۆکی ڕێکخراوی مجاهدینی خەڵقی ئێران تەنیا کاندیدێک بوو پشتگیری لە ئۆتۆنۆمی بۆ کوردستان دەکرد، هەر بۆیە حەزب بە کوردەکان پشتگیری ناوبراویان کرد. بەڵام ڕەجەوی بە بڕیارێکی تایبەتی خۆمەینی لە هەڵبژاردن دوور خرایەوە. دوای ئەو ڕووداوەش حەزب بە کوردەکان بایکۆتی هەڵبژاردنیان کرد. بایکۆتەکەش سەرکەوتووە بوو. بۆ نمونە لە پارێزگای سنە کەمتر لە 13% خەڵک بەشداریان لە هەڵبژاردنەکەدا کرد. لە خولەکانی دووهەم و سێهەم و چوارەم و پێنجەم هەڵبژاردننی سەرۆک کۆماریدا هیچ ململانەیەک لە هەڵبژاردنەکاندا نەبوو. بۆ نمونە لە خولی دووەمدا محەممەد عەلی ڕەجایی بە دەنگی لە 90 دەنگدەران بووە سەرۆک کۆمار، یان عەلی خامنەیی لە خولی سێهەمدا لە 95 دەنگەکانی بەدەستهێنا. لەو هەڵبژاردنانەدا هاوڵاتیانی کورد کەمترین ڕێژەی بەشداریان هەبوو لە سەر ئاستی ئێراندا و حەزبەکانیش سەرجەم ئەو هەڵبژاردنانەیان بایکۆت کرد. دەی حوزەیرانی ساڵی 1993 لە هەڵبژاردننی خولی شەشەمدا بۆ یەکەم جار ئاستی بەشداری هاوڵاتیانی کورد بۆ سەرووی لە 150 بەرز بووەوە. لەو هەڵبژاردنەدا لەگەڵ ئەوەی هاشمی ڕەفسەنجانی لە 163 دەنگەکانی بەدەستهێنا، بەڵام زۆرینەی ڕەهای هاوڵاتیانی کورد دەنگیان بە ئەحمەد تەوەکولی ڕکابەرەکەی ڕەفسەنجانیدا. تەوەکولی تەنیا لە پارێزگا کوردەکاندا براوە بوو. ڕەفسەنجانی خۆی لە وتارێکیدا ئەو هەڵوێستەی ناوچە کوردەکانی بە مانگرتنێکی منداڵانە ناوبرد کە دەنگیان بە ناوبراو نەداوە. لە هەڵبژاردنەکەی 23 ئایاری 1997دا بەرزترین ڕێژەی هاوڵاتیانی کورد بەشداریان لە هەڵبژاردندا کرد و زۆری نەشیان دەنگیان بە محەممەد خاتەمیدا. هۆکارەکەشی ئەوە بوو لە لایەکەوە خاتەمی بەڵێنی ئەنجامدانی ڕیفۆرم و گۆڕانکاریدا و لە لایەکی دیکەشەوە ڕکابەرەکەی خاتەمی واتە ناتقی نووری کاندیدی باڵی محافزکار بوو کە تا ئێستاشی لەگەڵدا بێت هیچ کاندیدێکی محافزکارەکان لە کوردستان دەنگی نەهێناوەتەوە. لە هەڵبژاردنەکەی خولی هەشتەم لە ساڵی 2001دا هەرچەندە زیاتر لە 180 دەنگدەرانی کورد جارێکی دیکە دەنگیان بە خاتەمیدا، بەڵام لەو هەڵبژاردنەدا بەهۆی بێهیوابوونی کورد لە بەڵێنەکانی خاتەمی ڕێژەی بەشداری کورد لە هەڵبژاردنەکاندا دابەزیوە. لە خولی نۆیەم لە ساڵی 2005دا سیاسەتی بایکۆت تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بوو. بۆ نمونە لە پارێزگای سنە تەنیا لە 124 دەنگدەران بەشداریان لە هەڵبژاردندا کرد. زۆربەی ئەوانەشی بەشداریان کرد دەنگیان بە مەهدی کەڕووبی کاندیدی ڕیفۆرم خوازدا. لە خولی دەیەمدا لە ساڵی 2009دا بۆ یەکەم جار دوو لە کاندیدەکان واتە میرحسێن موسەوی و مەهدی کەڕووبی باسی مافە نەتەوەیەکانی کوردیان کرد. هەر بەهۆی ئەوەشەوە یەکێک لە حەزبە کوردەکان واتە حەزبی دیموکراتی کوردستان داوای لە خەڵک کرد بەشداری لە هەڵبژاردندا بکەن و دەنگ بە یەکێک لەو دوو کاندیدە بدەن. لەو هەڵبژاردنەدا ڕێژێکی بەرچاوی دەنگدەرانی کورد بەشداریان لە هەڵبژاردندا کرد و دەنگیان بە موسەویدا. هەرچەندە لەو هەڵبژاردنەدا دەسەڵاتی ئێران بە ئەنجامدانی ساختەکاری گەورە لە بەرژەوەندی ئەحمەدی نەژاددا تۆمەتبار کرا، بەڵام بەو حاڵەشەوە بەپێی ئامارە فەرمیەکانی ئێران موسەوی تەنیا لە ناوچە کوردەکان و بەلوچەکان براوە بووە. لە خولی یازدەیەمدا لە ساڵی 2013 حەسەن ڕۆحانی وەک کاندیدی باڵی ڕیفۆرمخواز زۆرترین دەنگەکانی لە پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا بەدەستهێنا. لە ساڵی 1997ەوە کە باڵی ڕیفۆرمخواز لە ئێراندا سەری هەڵداوە، لە هەموو هەڵبژاردنەکانی سەرۆک کۆمەریدا دەنگی کوردەکان بۆ کاندیدا ڕیفۆرمخوازەکان بووە. لە هەڵبژاردنەکەی ئەم جارەشدا زۆربەی چاودێرانی ڕۆژهەڵاتی کوردستان پێیان وایە سەرباری ئەوەی کورد زۆر متمانەی بە بەڵێنەکانی حەسەن ڕۆحانی نەماوە،
بەڵام بەو حاڵەشەوە زۆربەی دەنگدەرانی کورد بۆ دژایەتی باڵی محافزکار ئەم جارەشیان هەردەنگ بە ڕوحانی دەدەنەوە.